دیمەنی دوای ڕووداوی تەقینەوەکەی کافتریای کەستانەیە لە شاری سلێمانی کە بەهۆی لێچوونی غازەوە ڕووداوەکە ڕوویداوە. بەو هۆیەوە جگە لە زیانی مادی چەند کەسێکیش بریندار بوون. ڕووداوەکەش کاتێک ڕوویداوە کە کارمەندانی بەرگری شارستانی سلێمانی ئاگادار کراونەتەوە لە بوونی لێچوونی غاز لەو کافتریایە. کاتێک چوونەتە کافتریاکە و لە کاتی بەجێگەیاندنی ئەرکەکەیان غازەکە تەقیوەتەوە و بەو هۆیەوە ڕووداوەکە ڕوویداوە. لە کاتی هاتنی تیمەکەیە بۆ چوونە ژوورەوەیان بە تەنها غاز بووە ئاگر نەبووە. لە دوای کۆنتترۆلکردنی ڕووداوەکە غازەکە تەقیوەوە لە کاتی ئەرکەکانە بۆیە سێ کارمەندی ئێمە بە سووکی بریندار بوون و دوو کارمەندی ئەم شوێنەش کە کافتریای کەستانەیە بە سووکی بریندار بوون. کەم ڕوودا و ڕیاوە بۆی پچڕانی ئەو گەینەرە بووە کە لە بینی سیستەمی غازەکە و ئەو سۆندەی غازەکە و ئەو تەباقی کە خواردنیان تی ئامادە کردو. ئەمە حاڵەتێکی زۆر نۆرمەڵ بووە. پچراوە دەرچووە غازاتۆ دەدەرەوە کە غازاتۆ دەدەرەوە ئەو بەڕێزی کە لێ بووە بە شوێکی دروست مامەڵی بکردایە ئەم حاڵەتە ڕووینایە. ئەمەش دیمەنی ساتی دەرچوونی کارمەندێکی بەرگری شارستانی سلێمانیە لە نەخۆشخانەی سوتاویەکە کە بەهۆی ڕووداوەکەەوە بریندار بوو. ئەو چارەسەری وەرگرتووە و دەڕواتەوە بۆ ماڵەوە. جگە لەم کارمەندە چەند کەسێکی دیکەش بریندار بوون و چارەسەری پێویستیان بۆ کراوە. دیارە دوای ئەوەی کە ئەمڕۆ ڕووداوێکی نەخوازراو لە کافتریاک لە شەقامی سالم ڕوویداوە بۆی تەقینی غازێکەوە هەش بریندار لە ڕێی تیمەکانی سەڵبستیم فراکەوتنی خێراوە گەێناونتە نەخۆشخانەی بەشی سوتایی لە سلێمانی. شش هاوڵاتیان برینەکان ئاسان بووە دەست بەجێ چارەسەری پێویستیان بۆ کراون گەڕانتە ماڵەوە. تەنها دوو حاڵەتیان پێویستی بە مانەوەی زیاتر بووە کە حاڵەت سوتانەکان لە سایە 10 بۆ 12 پێویستە چەند سعاتێکی تر لەژێر چاودێری پزیشکا بمێنەوە ئەوانش کە تەندروستیان جێگیر بۆ گەڕێنەوە ماڵەوە. ڕووداوی تەقینەوەی غاز لە کافتریای کەستانە یەکەمین ڕووداو نییە کە لە شاری سلێمانی ڕوودەدات. لە مانگی ئایاری ڕابردووش هەر بەهۆی تەقینەوەی غاز لە کافتریایەک لە شەقامی سالمی سلێمانی ڕووداوێکی دیکە ڕوویدا و بەو هۆیەوە زیاتر لە 10 کەس بریندار بوون و کافتریاکەش بە تەواوەتی ڕووخا. هێمن کەمال، کورسات نیوز، سلێمانی.